يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، خوای پەروەردگاری خالقمان لە سوورەتی ئەڕووم ئاەتی 54 باسی قۆناغەکانی ژیانی مرۆڤمان بۆ دەکات. دەفەرموێ: الله الذي خلقكم من ضعف ثم جعل من بعد ضعف قوة ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة يخلق ما يشاء وهو العليم القدير. ئەم وتارە لەگەڵ جەنابتاندا لە خزمەتی ئەم ئاەتە قورئانیەدا دەوەستین بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار. ئاەتی 54 لە سوورەتی ئەڕووم. الله الذي خلقكم، پەروەردگار ذاتی الله سبحانه وتعالى تەنها و تەنها خۆی ئێوەی دروست کردووە. لە دروستبوونی هەر یەکێک لە ئێمەدا زەڕە و کەمتر لە زەڕە لە ئەرز و ئاسماندا، نە مرۆڤێک، نە فریشتەیەک، نە چاکێک، نە پاکێک، نە قەبرێک، نە دارێک، نە بەردێک، نە پەرستراوێکی غەیری خوا بوونی نییە. الله الذي خلقكم، نەیفەرموو خلقكم الله بۆ ئەوەی هیچ گومانێک لە دڵان نەمێنێ. تەنها و تەنها الله سبحانه وتعالى تۆی دروست کردووە، ئێوەی هەموو دروست کردووە. لە چی؟ دەفەرمێ لە خاڵی یەکەم خلقكم من ضعف، ئێوەی دروست کردووە لە بێپێزی و لە لاوازی. ئەسڵی دروستبوونی ئێمە بەڕێزان لاوازیە. سەرەتامان لە سپێرمی پیا و هێلکۆکەی ئافرەتێک کە زۆر لاوازە. ئەوەندە لاوازە کاتێک کە دەپیتێنرێن دەیەوێ خۆی بە ڕەحمی ئافرەتەوە دایکەوە هەڵواسێ، زۆر جار بەردەبێتەوە. بەو ئافرەتە دەڵێن عەقمی هەیە، عەقیمە، واتە نەزۆکە، ڕەحمی مادەکە وەرناگرێ. ئەوەندە ئەو سپێرم و هێلکۆکەیە لاوازە. دواتر ئەگەر خۆی هەڵواسی ئەبێتە خوێنپارەیەک، ئەبێتە گۆشپارەیەک، بەزارەوەی قورئانی عەلەقە، مۆڵغە، دواتر دەبێتە ئێسکە پەیکەرێک و بە گۆشدا دەپۆشرێ. هەموو ئەو قۆناغانە ضعف لاوازین، واتە مەستەرە بە ناوی اسمی فاعیلەوە، چۆن دەڵێن کابرایەکی عەدلە، واتە عادلە. خوای پەروەردگاریش دەفەرمێ خلقكم من ضعف، يعني من ضعيف، بەڕاستی ئێوە لە زۆر مادەی زەعیف دروست بوون، زۆر لاوازن. ئەو کاتەش کە لە ناو ڕەحەمی دایکایە منداڵ زۆر لاوازە، ئەو ناوکە پەتکەی کە لە بینی ئەو دایکیدا هەیە هەر خەلەلێکی لێ دروست بێ، ئەم جەنینە، ئەم کۆرپەلەی ناوسک لە ناو دەچێ. هاتنە سەر دنیاشمان بەڕاستی هەر لاوازیە. کاتێک کە لەدایک دەبین مەلۆتکەیەکی تازە بێنە بەرچاوت کە لەدایک دەبێ، چ لاوازێکە. وەڵڵاهی بەڕێزان، مرۆڤ لە هەموو بەچکەی زیندەوەرانی سەر زەوی لاوازترە لە لەدایک بوونە. کتێبێک هەیە لە پەنا سیفر و یەک لە پەنا سیفر و خاڵی بێبڕانەوە بیرمەندی گەورەی ئێرانی دکتۆر عەلی شەریعەتی بە فارسی نووسیوێتی. کوردیزانی بەناوبان کە جارش کە باوەڕ ناکەم کوردیزانێکی کەی ئاوا لە ناو کووردا بە دەگمەن هەڵکەوێتەوە هەژاری موکریانیە. هەژاری موکریانی ئەو شیعری عەلی شەریعەتی لە فارسیەوە کردووە بە کوردی، ئەڵێ باسی لەدایکبوونی مرۆڤ دەکا. تۆ لە جووچک بێهێزتر بووی، بێدەرەتان و پێستر بووی، ئەو دێتە دەر بە جووکە جووک، بۆدان دەکوتێ پەل و دەنووک. بەڵام تۆ پارچە گۆشتێ شل، نەپەل، نەمل، نەگوڕ، نەتل، لە ناو بێشکا قەتیس و گیر، مەڵچەی لێوت دەهات بۆ شیر. زیقەت دەهات شیرت دەویست، دەگریای دەبنە خۆت دەمیست. دیقەتی ئەوە بدەن، تۆ لە جووچک بێهێزتر بووی. وەڵڵاهی وایە ئێمە کە دێینە سەر زەوی زۆر لە جووچکی هەموو باڵندەیەک لاوازترین. ئەو دێتە دەر بە جووکە جووک، هەموو باڵندەیەک کە لەدایک دەبێت جووکە جووکێکی هەیە، بۆ دان دەکوتێ پەل و دەنووک، باڵەکانی ئاوا لێ دەکات، دەنووکی دەکاتەوە، دەم دەکاتەوە. بەڵام ئێمە مرۆڤێکین کە لەدایک دەبین یەک پارچە گۆشتی شلین، نەمل، نەگوڕ، نەتل، نەپەل، هیچمان نییە.
هەر ئەوتانە مناڵە مەلوێتکەکە ئەڵێ وریای ملی بە دەبێت دایکی دەستی بە ملیەوە بێ مل ناگرێ بەڵام باڵندە ملی ئەوەندە بەرز دەکاتەوە دەنوکەکەی بەرز کردوتەوە بۆی دایکی خواردنەکە بخاتە دەمیەوە ملی هەیە ئێمە ملمان نییە باڵەکانی ڕادەوەشێنێک ئێستا تووشی پێوە نیە بەڵام مناڵ نازانێت دەستەکانیشی بجوڵێنێ ئەبێت دایکی وریای بێ هەموو قۆناغەکانمان گوڕێکمان نییە تەپاوتلێکی پێ نادرێ زۆر لاوازین خەلەقەکم من ضعف دواتر شیر دەخۆی هیچ خواردنی ترت پێ ناخورێ فێری خواردن ئەبێت دەبێت دایە و بابە بەدەمتەوەکەن ئەبێت دایکت بتشۆ خاوێنت کاتەوە ئەبێت باوک پاروانانێکت لە دەرەوە بە حەڵاڵی بۆ پەیداکە هەمووی ثم جعل من بعد ضعف ثم بۆ تەراخیە ماوەیەکی زۆری تەمەنت تۆ ئاوا لاوازی ئەمجا دەگەیتە قۆناغی دووەم قووە ثم جعل من بعد ضعف قووە ئەگەیتە قۆناغی بەهێزی تەمەنت کە گەنجێتیە بەڵام وەڵڵاهی لە گەنجەتیدا ئەوانەی کە پاڵەوانن کە عەزەڵاتیان هەیە کە یاری لەش جوانی دەکەن هەر هەمومان لە گەنجیشدا زۆر لاوازین وەڵڵاهی کامەی گەنجە بەڕێزان بەرگەی ڤایرۆسێک ناگرێ پاڵەوانی پاڵەوان بەزێن یەک ڤایرۆسی بچوو کە بە چاو نابیندرێ بچێتە لەشیەوە بە چۆکیا دێنێ قووەتی تۆ لەکوێدا بوو لە گەنجیشدا بەڵام ئەوەیە لە چاو قۆناغی پێشودا ئێستا گەنجی و بەهێزی بەڵام لە خۆت بغڕان نەبی هێشتا تۆ زۆر لاوازی بەرگەی برسێتی و تینوێتیەک ناگری بەرگەی جەڵتەیەک ناگری جەڵتە ئەگەر لە پیردا زیاتر خۆی بۆ دەگرێت گەنجەکە سوبحان الله خۆی بۆ ناگرێت ثم جعل من بعد قوة دوای ئەوەی ساڵانێکیش ثم ئەویش بۆ تەراخیە ساڵانێکیش بە گەنجی و بە جوانی دەمێنیتەوە دەگەیتە قۆناغی سێم و کۆتایی تەمەن خۆی پەروەردگار دەفەرمێ ضعفا وشەیبە قۆناغی پیری و کەنەفتی و پەککەوتەی سەیری وردیەکانی قورئانکەن هەموو جار عەرزی جەنابتان دەکەم کە قورئانتان خوێندەوە هەمووی جار بیر بکەوە بۆچی ئەمە وایە دەفەرمێت دووشتن ضعفا وشەیبەة لێکی جیاکردنەوە کوردی خۆشمان زۆر جوان ئەو وشە قورئانیانەی کردووە بە کوردی ئەڵێ پیری و پەککەوتەی پیری و پەککەوتەی دوو قۆناغی جیاوازن هەر وەکو قورئانەکە فەرمووی شەیب ضعفا لە قۆناغی بەهێزی گەنجیەوە جار بۆ جار دادەبەزیەوە بەڵام دوایی بەوەشەوە ناوەستی دەگەیتە شەیبەة کەنەفتی و پەککەوتەی گەنجی و پیری بەرامبەرن بەڕێزان هەر وەکو لە وەرزەکانی ساڵە خۆی پەروەردگار بە چاوی سەر نیشانمان دەداتەوە وەکو وەرزەکانی ساڵ وای کە تێیاندا دەژی بەهار و پاییز بەرامبەر یەکن لە بەهاردا گەشەکردن جوانی ڕوخسار کارکردن و ناشتن گەشانەوە ماندووی کەچی خۆشحاڵی هەر وەکو ژیانی گەنجێتی بەخوا گەنجێتی ژوایە هەمووی جوانیە هەمووی ڕۆژ بە ڕۆژ گەشە دەکەی زۆر ماندووی کەچی زۆر مرتاحی هیچ شتێک بە حساب بەهێز بە چۆکتا ناهێنێ خۆت بەسەر هەموو شتەکانە بەزاڵی دەبینی ڕوخسارت دەگەشێتەوە پرچەکانت قژەکانت دەگەشێنەوە چاوەکانت بەهێزن لە دوورەوە دەبینی هەر وەکو وەرزی بەهار وای بەڵام دڵنیاوە دوای هەموو بەهارێک پاییزێک دێ ئێمەش گەنجێتیەکەمان بەڕێزان پاییزی بەسەرا دێ سبحان الله دایما پێتان دەڵێم بگەڕێنەوە بۆ وشە کوردیەکان بەداخەوە ئێمە لە تعریب ڕزگارمان بوو تەغریب و ڕۆژ ئاوایی وشەی ئینگلیزیەکان ڕەسەنایەتی کوردی لەبیر بردینەوە ئەمە ئۆکتۆبەرە و ئەوە دێسەمبەرە و کابرار بۆ خۆشی نازانێت بە حساب زۆر مسەقەفە ئەی بۆ ناگەڕێیتەوە بۆ وشە ئیسلامیەکان ئەی بۆ ناگەڕێتەوە بۆ مانگە ئیسلامیەکان ئەوە مانگی ڕەبیع الأوەلە ئەوە مانگی سەفەرە ئەوە مانگی محەڕەمە وەکو دینەکەت ئەگەر دەشگەڕێەوە بۆ جوانی و عەقڵ و سروشت بگەڕێەوە بۆ مانگە کوردیەکان لە وەرزی پاییزە سێ مانگمان هەیە بەڕێزان جوان جوان دیقەتی ئەمە بدەن مانگی ڕەزبەر مانگی گەڵا ڕێزان مانگی سەرماوەس ڕێک سبحان الله تەمەنی پیری وەکو ئەم سێ مانگی پاییز وایە یەکەم جار پاییز بەچی دەست پێ دەکا بە مانگی ڕەزبەر لە هەندێک سنووریش پێ دەوترێت لە موکریانوانە مشتاخان کە مشتاخی تیا دەندرێتەوە مشتاخی تیا هەڵدەگیرێ ضعفا قۆناغی ڕەزبەریە قورئان دوو شەی بەکارهێنا ضعفا وشەیبەة قۆناغی ضعفا مانگی ڕەزبەری یەکەم مانگی پاییزە ئالێرەدا گۆڕانکاریەکان هێواش هێواش دەست پێ دەکەن چاولێ ئێمە ئێستا موبەریدەمە ئێمە ئێستا لە حالیان لە مانگی ڕەزبەراین موبەریدەت هەڵگرتەوە حەز بە هەوای سپلید ناکەی دەرگا و پەنجەرەکان دادەخەی
هەز دەکەی گۆڕانکاریەک بەڵام هێواش ڕوودەدا بەیانیان و شەوان سادا ڕۆژەکەی تۆزە گەرمە هەز دەکەی لە وەرزی هاوین و زستان خەریکە تێکەڵاو دەبی تەمەنیش ئاوایە تەمەنی ضعفان کە لە گەنجەتی ترازای بەڕێزان ڕۆژ بە ڕۆژ هەز دەکەی گۆڕانکاریەکان ڕوودەدەن چاوەکانت قووەتی جارانیان نامێنەوە ئادەی عینەکەکەم بۆ بێن و کتێبەکە دوور خەوە و نزیکی خەوە بۆ نابیندرێ وەڵڵا ئەژنۆکانم ئەو هێزەی جارانیان نەما ئێستا تاقەتی وەکو جاران کە سابەتم نەماوە هەز دەکەی بەڵام هێواشن لە قۆناغی ڕەزبەرە ضعفەن پیر لەم قۆناغەدا ڕەحمەتی ژیانە چونکە ڕەز بەرهەم دێ تۆ گەیشتوویە قۆناغی ضعفەن ئەی پیر و بەتەمەن لەم قۆناغەدا ڕەزبەری ژیانی تۆیە ڕەزەکەت هاتۆتە بەر بە چی بە کوڕ و کچە ساڵحەکان و نەوەکانت ئەگەر خوا بیدا زۆر خۆشە زۆر بەرەکەتی خوایە ئەوانش کە خوای گەورە لەم بەهرەیە بێبەشی کردوون دڵتان تەنگ نەبێ خوا لەوە باشتری بۆ داناون تۆ بەهەشتت هەیە بە ئیزنی خوا پشتیوانی خوات هەیە خوا محتاجی دەستی کەس ناکە زۆر خۆشە کە دەچیتە تەمەنەوە و منداڵەکانت پێگەیشتون کچەکانت شویان کردووە کوڕەکانت ساڵح بن ژنیان هێناوە ئەزانی نەوەکان لە نەوەکانی خۆی خۆشەویستترن ئەمە ڕەزەکەی تۆیە ئەها چاوریە ڕەزبەر نەوە و نەوەکانت منداڵەکانت لە ئامێز دەگری لە دەرەوە لە دەورتن بە دەور تا دێن و دەچن بە گوێڕایاڵی دەکەن وەکو باخەوانەکە کە ڕەزەکەی هاتوۆتە بەر لە پای زاوردەوە دەدەیچنێتەوە تۆ ڕەزەکەت ماڵ و منداڵە ساڵحەکەتە نەوە و نەوەکانتن ئەمجا خانەنشینی و حرمەت لە سیستمی ئیسلامی ئێمەدا کە ئەوروپاش لە ئێمەی وەرگرتووە بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە لێی مەحرومین پیر ئەبێ ئەوەندە ڕەنجی دابێ لە گەنجەتیدا کە خانەنشین بوو موچەیەکی زۆر محتەرەمی چاچی هەبێ کە محتاجی دەستی کەس نەبێ ئێستا لەم وڵاتەی ئێمەدا سوکاتی بە بەتەمەن و بە خانەنشینەکان دەکرێت خوا ئینسان هەر لە ڕووی نایە لە تەلەڤیزۆن بیبینێ خانەنشینەوە حاڵە کە دەستی معاشی پێوە دەگرێ تخوا دەبێ خانەنشین ئاوا وەریگرێ هەر چەندیش دەڵێم ڕەم بێ خۆشمان محتاجی بین بەخوا زۆرێکیش لە مۆزەف باوەڕ ناکەم ئەوەندە کاری کردبێت لە گەنجەتیدا لە خانەنشینیدا مستحقی موچەیەکی باشیش بێ ئەویش زۆری ناڵم هەیە زۆر بە پوختی کردوێتی بەڵام حەشە زۆر بە گەندەڵی هێناوێتی ئێستا باجەکەی دەدا پاکەکانیش بەهۆی ئەوانەوە تێوە گلاون خوا ئیشی نابەجێ ناکە تا چێو نەبینێ بەفری تێ ناکە بەخوا ئێمەش خۆمان زۆر جا مستحقین بۆی ئەو زاڵمانمان بەسەرا زاڵ بوون بەڕێزان ئەبێت لە پیریدا ئەوەندەت ڕەنج دابێت تەمەنی خانەنشینیت هەڵگریتەوە تکاتان لێ دەکەم ئەوەی تەمەنێکی گەنجی هەیە ئێمە ڕۆیشتین هەوڵ بدە لە گەنجیدا ئەوەندە شتێک بەسەر یەکەوەنەی دوکانێکت هەبێ خانوویەکی کرێت هەبێ لە پیریدا بەڕێزان محتاجی معاشی حکومەتیش نەبی لە پیریدا محتاجی دەستی کەس نەبی شتێکت هەبێ لە گەنجیدا هەوڵێکی زیادت دابێ لە پاییزی پیریدا ڕەزەکەت بێتە بەر و بە ئیسراحەت بیخۆی و بیخەیتە گیرفانتەوە هەروەها گەڕانەوە و سەردان و سەفەر ئینسان لە تەمەنی پاییزی پیریدا لە هەموو وڵاتانی دنیادا خەڵک گەشت دەکا ئەمجا سەردەمی گەڕان و سەیران و سەفەریەتی تۆش سیدان و سیلەی ڕەحمی خزمان و نەوە و نەوەکانت بەسەر دەکەیتەوە سەردەمی عیبادەتی زۆرە جاران لەبەر کار و کەسابەت بۆ نەدەکرا هەموو جەماعەتەکانت لە مزگەوت بی ئێستا فرسەتە ئێستا ڕەزەکەت هاتۆتە بەروەرە بەردەوام لە جەماعەتی مزگەوت بە دەوری قورئان بکەوە کتێب بخوێنەوە بەڕێزان هەوڵ بدە جومعان زوو لە مزگەوت بی سڵاوەتی زۆر لێ بدە هەوڵ بدە عومرەی زیاتر بکە ئەمە ڕەزەکەت هاتۆتە پێشەوە فرسەتە بۆ عیبادەت بۆ شەو نوێژ سەردەمی ئەزمونە ئێستا تۆ لە قۆناغی ڕەزبەرای ئەی بەتەمەن ئەبێ ئەزمموی ژیانت پەیدا کردبێ ئەبێ دانیشی بە کوڕەکان و بە کچەکانت بە نەوەکانی داهاتوت بڵێ ڕۆڵە گیان ئەم نەمامە بە کەڵکی ناشتن نایە من تاقیم کردوێتەوە ئەمە زڕە بێبەرهەمە تێدەگەن دەڵێم چی مەبەستم هەر نەمام ناشتن نییە من ئەم ڕێبازەم تاقی کردەوە زۆر بە قوربانی خەڵک بووم زۆرم چەپڵە بۆ فڵان لێدا زۆر بە ساقەی فڵان کەس بووم زۆرم حیمایەتی کرد ئێستا هەر ناشم ناسن ئەمە داری بێبەرە ڕۆڵە گیان تۆ تاقی مەکەوە تۆ داری بەردار بنێژە ڕۆڵە گیان ئەوەی بۆ خوا نەبێ بەتاڵە قەسەم بەخوا بتەوێ خەڵکی لێ ڕازی بێ و خوا لە خۆت ناڕازیکەی پەنجەی پەشیمانی لە پیریدا دەگەزی ئێمە ڕەم بێت گەستی بێتمان کوڕی شیرنم کچی شیرنم نەوەکانم ئەوەی کردتان خالیسم بۆ خوا تەنها و تەنها و تەنها ئەڵڵا ئەگەر ئەڵڵا لێت ڕازی بوو گلەی لە کەس نییە جاخۆ من کارم بۆ خەڵک نەکردو خەڵک لێم ڕازی بێ یان گلەیم لە خەڵک هەبێ خوددا پاداشتەکەی نووسیوە ئەزمون پێشکەشکە ئەمجا سەردەمی سوڵح و ئاشتەواییە
بڵێ ڕۆڵێکیا من تەمەنم بەڕێ کرد تێگەیشتم شەڕ هیچ ئامانجێکی نییە کوڕەکانم نەوەکانم کچەکانم خۆتان لە شەڕ لادەن فیتنەباز مەبن ئێستا تۆ دەوری ئەوەت هەیە سوڵح بکەی ئەها جاران دەیانگو بە تەمەنەکانی ناو ئاوایی و گەڕەک دەچون سوڵحیان دەکرد بەخواو بە پۆلیس و ئاسایش و حاکم نەدەکرا بە گوەچانێکەوە مامە حاجی سوڵحی دوو عەشرەتی دەکرد چونکە ئەزمموی ئەوەی پەیدا کرد شەڕ قۆناغی لە ناوبردننی مرۆڤایەتیە بە شەڕ هیچ شتێک کۆتایی پێ نادەبێت بە گفتوگۆ لەسەر مێزی گفتوگۆ دانیشین خۆمان لە شەڕ لادەین بەرەو پیری نەڕۆین ئەم ئەزممونە پێشکەشکەی ئەمجا دەفەرمێ شەیبەتەن هەها لە قۆناغی ڕەزبەر ئەچینە قۆناغی گەڵاڕێزان وردە وردە ڕۆژ بە ڕۆژ گەڵایەکن لە تەمەن دەبێتەوە ئەی خوایە خۆ من دوێنێوانە بووم خۆ من ساڵی ڕابردووانە بووم عینی وەرزی پاییز گەڵاڕێزانی تۆ دەست پێ دەکا واد لێدێ ئەندامەکانت تەواو لەکار دەکەون وەشەیبەتەن قۆناغی سەرماوەرز دەست پێ دەکا لە قۆناغی سەرماوەزە ئەبێ بڕۆیتە ژوورەوە دانیشی و کەنەفت بووی ڕێک قورئان فەرمووی تەمەنی تۆ وەکو وەرزەکانی پاییزی لێدێ دوای پاییز چی یەکەم جار دەست پێ دەکا بە فرامبار کفنە سپیەکەت تێوە دەپێچن و مردن چاوەڕێتەوە خوا حافیزت بێ و ژیانت بەجێهێشت خۆشەویستم لە سوورەتی ئەڕووم ئاەتی 54 خوا بە یەک دیاڕی قورئان تەواوی قۆناغی ژیانی بۆ باس کردین بەخوا هەر یەکێک لە ئێمە ئەمە ژیانەکەیەتی ئەگەر دەتەوێت پەنجەی پەشیمانی لەم دنیا و لەو دنیا نەگەزی گەنجی و پیریت بە جوانی بەڕێکەی ئاگات لەم خاڵانە بێ یەکەمیان خیانەت لە دینەکەت مەکە واللهی لە دوای مردن بەس یەک شەهادە لەگەڵ تا دێ لا إله إلا الله محمد رسول الله غيري أو همور ربازك بطالة تكاتان لذكم آقاتان لدينا كتان به مسلمانت هر هموي خوش بيه نيراني إسلام لدلو ببغزينا آقاد ليه بيستمكار مبا ظالم مبا هروها بدليش لقل ظالم مبا نبدز نبزمان نبدل بشتيواني ظالم مكا ئەگەر لێ بە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم سێشتی پێوتین حرام عليكم لەسەر تۆی ئیماندار حرامە إن دماءكم وأموالكم وأعراضكم ئاگات لێ بێت لە تەواوی ژیانتدا لە منداڵی تا پیری و کۆتایی تەمەنت سێشت حرامە لەسەر تۆ خوێن بەدەستی تۆ کەس نەکوژرابێ بەدەستی تۆ کەس نەکوژرابێ بەدەسیسەی تۆ کەس نەکوژرابێ کەسیشت لەسەر خۆت بەکوژ نەدابێ ئەی قڕ بەسەر ئەو مەسئولانی کە دەیان بینم واللهی نە لەسەر نیشتیمان بوو نە لەسەر کوردایەتی بوو نە لەسەر نەتەوایەتی بوو لەسەر خودی خۆیان و کورسەکەی خۆیان ڕۆڵەیە خەڵکیان بەکوژدا ئەی قڕ بەسەر ئەو کەسەی خەڵک لەسەر خۆی بەکوژدا نەک لەسەر مەبدە ئاگادار بە نە کەس بکوژە نە زمانت لە کوشتنی کەسا بێ نە دەسیسەت تیا هەبێ نە کەس لەسەر خۆت بەکوژدا هەروەها بە کوشتنی هیچ مرۆڤێکیش خۆشحاڵ مەبە لە هەر شوێنێکی ئەم دنیاە شەڕ هەبوو دوعای خێر بکە بڵێ یا ڕەبی خوا ئاوی بە ڕەحمەتی پێداکەی یا ڕەبی خوا وڵات و شاری ئێمەش لەم شەڕە بە دوورکەی قەت بە شەڕ خۆشحاڵ مەبە ئیمانت سەلامەت دەبێ ئەزیزەکەم دووەمیان عەرزم کردن لەگەڵ زاڵم نەبە نە زاڵم بە نە پشتیوانی زاڵمیش بە نە ماڵی کەسیش بخۆ دیماءکم و ئەموالەکم نە ماڵی کەس بخۆ ماڵی کەس بە کەس حەڵاڵ نییە خۆش بە حاڵی ئەوەی ئەو کەسەی کەوا کفنەکەی تێوە دەپێچن قەرزاری بەندەکانی خوانیە سێمیان و ئەعراضەکم عرز و ناموسی کەسیش لە کەدار مەکە خۆزگەم بە حاڵی ئەو کەسەی کە دەمرێ بوختانی بۆ کەس نەکردووە حەیای کەسی نەبردووە کۆمێنتێکی ناشرنی لە ژیانیا بۆ کەس نەنووسیوە پەنجەی لەسەر مۆبایلەکەشی پاک بووە قەت ئابڕووی خەڵک مەبە ئەگەر کەسی عیبێکی هەبوو برایانە بچۆ بۆ لای لە نزیکەوە نەسیحەت و ئامۆژگاری بکە و دڵسۆزی بۆ بنوێنە بەڵام زمانت لە غەیبەت و لە بوختان و لە ئابڕوبردنی موسڵمانان و خوشک و براکانت پارێزە واللهی بە پوختی دەژی بە پوختی دەمری داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە ئەم تەمەنەی کە وەکو ئەمانەت پێ بدەخشیوین یا ڕەبی خوایە بە جوانی بەسەری بەرین یا ڕەبی خوایە تەمەنێکی پاک و پوخت بەسەر بەرین بە موسڵمانیەتی و بە ئیسلامەتی و بە خواناسی بژین لسر أمر بازي لا إله إلا الله محمد رسول الله أجبمرين يا ربي خويا أو لحظة كدمرين بنجا كمان برس كينا وبلناخ وبلين لا إله إلا الله محمد رسول الله يا ربي خويا قول الرحم بهمو خوش كبرى مسلمان كان مام كيله همو شوينك يا مجيهانا دا يا ربي خويا خوش كبرياني مسلماني مظلوم مان يا ربي خويا صرخين لهمو شوينك يا مجيهانا دا
یا ربی خوای ستەم لێکراوان لە دەستی زاڵمان ڕزگارکەی خۆت بێی بەهانە و هاواریانەوە یا رب. یا ربی خوای شەڕ لە هەموو شوێنێکی ئەم جیهانەدا کۆتایی پێ بێ. خوای ئەم کوردستانەی ئێمەش هەموو وڵاتی مسلمانان جیهان بەگشتی خوای لە هەموو شەڕ و ئاگرباران و تۆبارانێک خوای پارێزی. یا ربی خوای لەناو خۆماندا تەباو خۆشەویستمان کەی، چاکانمان چاکتر کەی. یا ربی خوای خراپانمان هیدایەت بدەی، ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.